هونەرمەندی گۆرانی بێش ڕۆکان محەممەد نوێترین بەرهەمی هوەری خۆی بە شێوازی ڤیدۆ کلیپ بە ناوی گڕی ویژدان بەڵاو کردەوە و کلیپەکەشی پێشکەش بە شەیدانی میوزیکی کوردی کردووە. تێکست و ئاوازی ئەم بەرهەمە لەلایەن هونەرمەند ڕۆکان محەممەد خۆیەوە دانراوە سەبارەت بە ستاف و لایەنە تەکنیکیەکانی کارەکە و دابەشکردنی میوزیک، میکس و ماسترینگی گۆرانیەکە لەلایەن دیاکۆ خالقیەوە ئەنجام دراوە. بەرهەمەکە لەلایەن سۆڵدۆ ستۆدیۆوە بەرهەمهێنراوە. کلیپی گۆرانی گڕی ویژدان لەلایەن دەرهێنەر سەعید تورابیەوە کاری وێنەگرتن و دەرهێنانی بۆ کراوە. دیاکۆ خالقی وەک ئەکتەری سەرەکی لە ڤیدۆ کلیپەکەدا دەرکەوتووە. ئێستا تەواوی بەرهەمەکە لە پرۆفایلی ڕسمی هونەرمەند لە ئینستاگرام و چەناڵی تایبەتی خۆی لە یوتیوب بۆ بینەران و بیسەران بەردەستە. نوێترین کاری خۆم بە شێوەی ڤیدۆ کلیپ لە کەناڵی یوتیوبی خۆم بڵاو کردەوە. هەڵبەت تێکست و میلۆدیەکەی هی خۆمە، کاری ئەڕێنج و میکس و ماستەرینگی کاکە دیاکۆ خالقی بە سپاسەوە کە گەنجێکی زۆر زۆر ئەزیز و بەتوانایە لە شاری سنە. من زۆر ڕێز و سڵاوم بۆی هەیە و زۆر لێ ڕازیم. لێرەوە چاوی ماچەکەم کەسێکی سەنگین بە موعیدانی من پێشتر کە عادەتەن ئیشم کردووە لەگە ڕێزم بۆ پرۆدیوسەرەکانی تر تووشی بێ موعیدی و ئەها ئەوە بووم خلاف بووم لەگەڵیانە، بەس ئەم زۆر ڕێکە. گۆرانەکەم ناوی گڕی ویژدانە، گۆرانێکی خەمناکە لەسەر مقامی حیجاز دروستمان کردووە، ستایلی پۆپە. بەگشتی بەرهەمەکە لە شوێنێکی تاریک و ینی وێنەی کەسێک کاکە گڕی ویژدان ئازاریە بوو شێوە دروستمان کردووە. وەکاری باک ڤۆکەڵی خاتوشەی ماحوسێنی هاوکارم بووە لە ژێرەوە وەکو کۆرس. ئەوازارەی کە ئەی چێژی گوناهی تۆ بوو، ئەوازارەی کە ئەی بینی گوناهی تۆ ئەم بەرهەمە لە شاری سەقس کراوە لە ڕۆژهەڵاتی نیشتیمان. بە هیوان بەدڵتان بێ و چێژی لێ ببینن. شاعر کاتێکە باڵێ هەڵقڵی دڵی هونەرمەند خۆی بێت ئەتوانێت بۆ ئاوازەکەی حساسێکی باشتر دروست بێ بووی. ئەوە من بەڕای من کارێکی ئاسان نییە، قورسترە وەک لەوەی کەسێک تۆ دەردی کابراڵی پێرکی پاکرا و ئاواز و شعرەکەت بۆ بێنێت وە تۆ بەس وتنەکەیت لەسەر بێ. ئەمە تۆ لێرە هەمووکو تێکستەکە با بڵێن ئەحساسی خۆتی تیا دەرەخی هەمووکو ئەداکە. بۆیە لای من ئەمە قورستر و گشتگیرترە بۆ هونەرمەند. یعنی من خۆم وام پێ باشە هونەرمەند شتێک بخڵقێنێک نەک شتێکی بدرێتە دەست و ئەم بەس وەکو مجەڕەد وەکو وتەرەوەیەک شتەکە بڵێ. بۆیە بەڕای من قورسترە و من هیچ کارێکشم نەبووە تێکست و میلۆدیەکەی خۆم نەبێ. لە ماوەی ڕابردووە نزیکەی 6 کارم هەیە، 6 ڤیدۆ کلیپم هەیە، هەمووی هەر تێکست و میلۆدیەکەی خۆم دامناوە. دۆڕانی من سوێ ئەهێنێ ناتەزانی دڵنیام کە ناتەزانی شاید بۆ خودا بەرهەمەکانی پێشترم لەسەر مقامی کورد بووە، ئەمایان مقامی حیجازە، بەڵام ستایلەکەم هەر پۆپە. بۆ ئەو تۆنشی کە بەکارێنم هوڵێم لە هەر بەرهەمێکا بیگۆڕم تا بتوام ڕووبەری دەنگم زیاتر دەربخەم. بەنمونە ئێستا ئەم گۆرانیە ئەگەر لە تۆنی میابێ پێشتر لە ڕێ وتومە یان لە دوو وتومە ئاوایە هەوڵم ماوە با بڵێن فرە چەشنیەکە بێ لە گۆرانیەکانە نەک یەکنەوە ئەو یەک جۆر بێ بۆ بیستر. لە ئێستا ڕاستی زۆر باشە. پۆپ یەکێکە لەو ستایلانەی کە گەنج و
بە تەمەنی گوێی لەیەکرێت لەبەرەوەی لە کۆتاییە ئێمە بتێونێتێ جیناتێکی با بڵێن گۆرانی کولتوری خۆشمانتیایە هەر شتێ بکەین لە کۆتاییە هەر ئەوەیە و ئەبدەیتە بێت یعنی تەنانەت ئەگەر دیقەت بێ ئێستا بە ئایش گۆرانێکی فۆلکلۆری هینت بۆکەن هەر خۆشە هەر چێژی هەیە هەر چەنە من لەگەڵ ئایانیم وەکوەوەی کە ڕۆبۆتێک ئەتوانێت زۆر شتت بۆ بکە بەڵام ئەحساسیتیانە. باران یەک دەرد